بە ناوی خوای گەورە. کوردستانیانی خۆشەویست، سڵاوتان لێبێ. ئەم کوردستانەی ئەمڕۆ تێدا دەژین ئەو کوردستانە نییە کە باو و باپیرمان خەباتیان لە پێناوی کرد. ڕۆژانە لە هاوڵاتیانی دەبیستم کە ماندوون لە نائارامی و ناسەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی. نیگەرانن کە هەرچەندە هەرێمەکەمان دەوڵەمەندە، بەڵام بێکاری و ڕێژەی هەژاری بە تایبەت لە نێو گەنجەکانمان زیادی کردووە. چاوەڕێی ئاستێکی باشترن لە خزمەتگوزاری. دەنگدەری بەڕێز، ئەم هەڵبژاردنە دەرفەتێکە بۆ مسۆگەرکردنی کوردستانێک کە شوێنی ژیانێکی شایستە بێ بۆ تۆی کوردستانی. هەموو ڕۆژێک من ئیلهام وەردەگرم لە دیدگا و ڕێبازەکەی باوکم. هەر ئەویش بوو فێری کردم کە کوردستان دەبێ ئارام بێت و بەبێ جیاوازی کار بکەم بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان. لەم 4 ساڵە سەختەی ڕابردوو بە هەنگاو و دەستپێشخەریەکانم هەوڵم داوە بیسەلمێنم کە خزمەتکارە ڕاستگۆ و دڵسۆزەکەی ئێوەم. پلانی ئێمە بۆ 4 ساڵی داهاتوو ئارامکردنی دۆخی کوردستانە، زیادکردنی هەلیکار و باشترکردنی خزمەتگوزاریەکانە. ئەمە تەنها دروشم نییە، بەڵکو بە کارەکانم سەلماندوومە کە خاوەنی بەڵێنەکانی خۆمم. ئەزمونم هەیە بۆ جێبەجێکردنی ئەم دیدگا و ڕێبازە. بەڕێزان، ئەم هەڵبژاردنە دەرفەتێکە بۆ تۆی دەنگدەر بەشداربی لەگەڵم بۆ جێبەجێکردنی پلانەکەمان، تاکو کوردستانێک دەستەبەر بکەین کە لە ئاستی چاوەڕوانی ئێوە بێت. بۆیە دەڵێم بۆ ئارامی و هەلیکار و خزمەت دەنگ بدە بە لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان. درود بۆ گیانی پاکی شەهیدان، هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.